اینجا ئەم بابەتی سەحر و شتە. چەند مامۆستای بەڕێزمان کردووە باشە، یعنی ئێستا هاتەتە سەر ئەوەی ئەڵەن خێزانەکەت جنی لە گیانایەتی. باش اینجا مامۆستا ئێستا ئێمە چەند مامۆستامان کردووە دەرناچێت، ئەلەساس ئەڵێ ئەم جنیە دەرناچێت. ئیتر جار وایە لەگەڵ خۆمان دێتە قسە، جار وایە هەنێ حەرەکەی جیاوازەکە هەنێ شت هەیە، ئیتر نازانم چۆنە خێزانەکەشم لە تەکمە. بەس بەڕاستی سوێن بەخوای گەورە، سوێن بەخوای گەورە، وا بوو 3 ساڵە چیە، سوێن بەخوای گەورە. یعنی ئەمە ئیسە باسێکم لە بەرچاو خێزانەکەشم یەک دەقە حساب کە بەخۆشی لەگەڵ ئەم ئافرەتیان نژیە. خی گەورە ڕەحمتان لێکە ئینشاءڵڵا ئێمە دوعاتان بۆکەین بە قوربان وەربن. یا ڕەبی داوات دێکەم بە ناوی جوانت بە صیفاتی بەرزت خۆشیە بخەیتە دڵی ئەم ژن و پیاوەوە، قەت خۆشی وایان نەبینی بێت. خی گەورە بەختەوەریان پیر و خەڕۆیان کابێت. باش ئەو نەخۆشیان لەسەر تێپەڕێنن. قوربانگیان جان خێزانت ئەبورێتەوە؟ نەوەڵا ئێستا کە من قساکەم بەڵێ چییە؟ ئێستا وەزنی خێزانت چۆنە؟ مامۆستا بەس دەستی ئەلەرزێ، دەستی نییە زۆر ئەلەرزی. ئەنێ دەسێ لەرزێ؟ وەڵی دەستی ئەلەرزێ تۆزە باشە، تۆزە سەری ئەلەرزی زۆر. پەنجەکانی ئاواکە؟ ئاواکە ئارە وەڵا دەستی تۆزە ڕقش بووە. باشە ئێستا حەزەکە یعنی حەزی لێ گوێ لە لایڤەکە بگرێت یان بڕاتە دەرەوە؟ ئیسا حەزی گوێ لایڤەکە بگرێم ڕێتە دەرەوە. ئاڵێ نازانم ئاسایە بەلایەوە. ئاسایە بەلایەوە. بەڵێ باشە یعنی کە ئەو حاڵەتەی بۆ دروستە بێت دڵی خۆم لەگەڵ یا قساکەم ئەگەر هەتا ئەوان نەبورێنەوە طبعا نایەنە سەر زمانی. مامۆستا سەیری کە گوێ لە قورئان ئەگرێت باشە، گوێ لە قورئان ئەگرێت تقریبا چەند دقەیەکی پێچێت و ئەچێت تا چۆن بڵێ ئەم خۆی زۆر ئاگای لە خۆی نامێنێ، بەڵام ئیتر قساکە یعنی کە ڕەتی جەنتەناندا ڕەشەی لە منیشەدا ئەو عەلەساس وەکو پلەی جنەکە. ئەگەر وابێ ئەوە مەسی شەیاطینە قوربانگیان، ئەگەر وابێ ئەوە مەسی شەیاطینە. باشە لەگەڵ تۆیە کاتێک کە تۆ ئەبینێت بێزار ئەبێت یا کاتێک کە تۆ دوور ئەکەویتەوە لە ماڵ، کاتێک دوور ئەکەویتەوە لە ماڵ یعنی دڵی لاتە بێ و تەلەفۆنت بۆ کابڵێ وەرەوە؟ جار وایە تەلەفۆنم بووە ئەکات، جار واشە ئیسا ئەو تقریبا لەم 2 هەفتەی ڕابردووە بوو ئەسرانێکە بوو بەرامبەرێک مار لە خۆ ڕەک پەلامەر دەموچاویدا، هەر ڕەک پەلامەرویدا خێزانەکە. باشە چی بینی لەو کاتێ ئادەی پرسیاری لێکە تۆ دەموچاوت و گۆتی لەبەر چاویە؟ ئەو کاتی پەلامەر دەموچاوم بوو بۆچی؟ هەستمەکە خەریک ئەتەقمەوە. مامۆستا هەستمەکە خەریب بووە تەقما مەسەحەزەکە پرسیار لە خۆش بکە ئەڵێ هەستمەکە خەریب بوو ئەتاقمەوە ڕەک پەلامەر منیدا، وەڵام من دوسێ چەپەکمدایە سەرم لێ تۆزە ڕاتمە لەگەڵ شتەیە تۆزە هاتەوە تایم. خوشکەکەم سلام علیکم. سلام ورحمة الله وبركاته. ئێستا باشی وەزت باشە؟ وەڵی مامۆستا نازانم هەستەکەم یان لەشم زۆرە لەرزەیە، اینجا ناو سکەم ئازارە زۆری تێیە. باشە تۆ خێزانەکەی خۆت خۆشەوێت؟ ئارە وەڵام مامۆستا خۆشمێ، بەس هەنێ جار زۆر بێزارە بووم، زۆر بێزارە بووم. دەموچایی سیرکە خوشکەکەم دەموچایی لە بەرچاوت ناگۆڕێت؟ دەموچای ناگۆڕ، بەس هەنێ جار حەزەکەم نازانم ناشرینە بێ لە بەرچاوت؟ ناشرینە بێ ڕقم لێ بێ یان لێ بێزارە بووم. باشە ئەی کە ئەچێتە دەرەوە؟ والله کە ئەچێتە دەرەوە حەزەکەم یەکسەر نامی بووم نێرمیان یەکسەر تەلەفۆنی بووک. باشە خەوەکانت زیاتر خەو بە چێوا بینیت؟ والله مامۆستا لە خۆمایان دڕندە پەلەمارمەدا یان ڕائەکەم لە شوێن بەرزەوە فڕێمە دەنە خوارەوە. باشە مامۆستا یەک شتر ئێمە لێگەڕێ با پرسیارەتی لێ باش لەگەڵ عیبادەت و جلوبەرگەکە تا چۆنیت بۆ دەرەوە؟ پێشتر زۆر باش نەبووم، بەس ئێستا لەخوا بەزیاوێ باشتر بوومە. ئێستا ئابا شتەکەمە سەرم. ماشەڵڵا ماشەڵڵا عەلەیک. لە نوێژەکان تا مەزبوطیوە نییە؟ وەڵاهی زۆر نایە لە نوێژە کە نوێژەکەم هەنێ جار ئەمەیە کە سوورەتەکان بخوێنم ئەگەم لە خۆم نامێ یا سەرم
يعني گێژە بم. تێکم خوشکەکەم طبعا ئێوە من ئەوەی کەوا بۆم دەرکەوت ڕەنگە ئەوەی ئێوە چۆن بڵێ سەحری تەفریق بێ سەحری تەفریق دوژمنێ لێت ئەکا بۆ ئەوەی لە هاوسەرەکەت جیابیتەوە و کێشە و مەشاکیلت بۆ دروست دەکات. ئێوە عاشقی یەکترین و یەکتریتان خۆشە و ئینشاڵڵا ئێمە دوعای خێرتان بۆکەین دوای ئەم پەیوەندیەش خۆشیەک ئەکەوێتە ماڵتانەوەی تر ئەبێت دەمتان گردەوەکەن بۆی تۆزێ پێ نەکەنن ها باشە بەس من با منێک چەند ملاحەزەیەک بە جەنابەت دوان چەند خاڵێک بە جەنابەت بڵێم ئەمانە ئەنجام بدە باشە. ئامێرێکی هین هەیە چی پێڵەن ئەوانی کەوا زگری پێکەیت ئەو ئامێرێ بکە پەنجەتەوە باشە پەنجەی ڕاستەوە ڕۆژانە هەرچەندێ بۆت کرا ئەو کاتانە ئیتر بەس ئەستەغفیر الله بکە بەس ئەستەغفیر الله باشە بەس ئەستەغفیر الله بکە ئەمە ئینشاءڵڵا وردە ئەو ناڕەحەتیە نامێنێت. دووەم ئەگەر لێ بێت بەیانیان و ئێواران ئەسکارەکان لە یاد مەکە بەیانان و ئێواران دوای نوێژی بەیانی و دوای نوێژی عەسر ئەسکارەکانی بەیانی بخوێنە ئەگەر هەر نازانی گوێی لێ ڕاگرێ باشە و شەوان بە دەستمێژەوە بخەوە زیکرەکانت بە تایبەت ئایەتەل کورسی لە یاد نەکەیت ئایەتەل کورسی وەسیە قولەکە لە یاد نەکەیت ئەمە ئەوە پاشان لە نوێژەکان تا مەزبوط بە بینی خۆت و خوای گەورە هەرچی خەلەلێک هەیە چاکیکە لە سوژدەیە زۆر بپاڕێرەوە وردە ئەمە ضعیف ئەبێ و نامێنێت و پێویستیشتان بە هیچ کەسێک نییە بێ قورئانتان بەسەرا بخوێنە خۆت هەوڵدە بەیانیان ئێواران بە پێی توانای گوێ لە سوڕەتی صافات یان سوڕەتی ئەلبەقەرە ڕابگرە باشە سەریکە تەحەمولیش بکە تەحەمل بکە مامۆستا ناتوانم گوێ لە قورئان بگرم سەریکە خوشکەکەم تۆ کاتێک کە بۆن و نە دەستەشکێت ئەڕی بۆ لای جەڕاحیە طبعا بۆ ئەوەی بۆت ڕاستەوە کاو عیلاج وەرگری ئازاری زۆرت پێبەخشێت مەجبوری تەحەمولکەی هەتا دەست چاکاتەوە کاتێک ڕۆی بۆ لای دکتۆر و دەرزی لێدا طبعا دەرزیەکە ژانەکە خۆ دەرزی ماچکردن نییە دەرزی ئازارە ئەو ئاسنا کاتە ژوورەوە طبعا ناڕەحەتە ئەو دەرمانەی تێکات ئازارت پێبەخشێت بەڵام ئەبێت تەحەمولت هەبێ بە سەبرت هەبێت ئەم عیلاجانی من پێتم وت ئەگەر بە جوانی لەگەڵ یا بڕۆیت یەقینت هەبێ بە ماوەی 40 ڕۆژ هیچتان لەسەر نامێنێ بە ئیزنی رب العالمین. مامۆستا گیان ئێمە سەحریشمان دۆزی و بەتاڵمان کردێتەوە سەحرەکەش بەتاڵ کراوەتەوە ئەوەی هەیە ئەڵەن جنی لە شایەتی تر ئەمە بەس سیرکە سەحر چییە؟ سەحر کەسێکە لێت ئەکا بە هۆکە بە بەواستەی ساحیرێکەوە ئەم کەسە شەیاطین ئەنێرێ بۆ گیانی باشە جنۆکەی کافر ئەنێرێ بۆ گیانی تەلەبوسی پێکات باشە تحکم بەو ئافرەتەوەکە بەو ئینسانەوە ئاکات یەکەی ئەوەیە مەسەلەکە ئێجاوا کەواتە سەحرەکە بەتاڵ نەبووەتەوە براشرینەکەم سەحرەکە بەتاڵ نەبووەتەوە ئەسەرێکی زۆر بە قوتی ماوە ئەبێ ئەو بۆ عیلاجانی کە من باسم کردووە بێ خۆتیش هاوکاری بیت وەڵای سیرکە قوربانگیان سیرکە تۆ ئەوە بزانە خێزانەکەت لەم حاڵەتێکی زۆر تایبەتی هەیە هاوکاری بە دەنگ بەسەریا بەرزەوە مەکە بێزاری لەسەر دەرمە بڵە کاتی حاڵەتێکی وای بۆ دروست بوو خۆت هەوڵدا قورئانی بەسەرا بخوێنە یان مۆبایلەکە بێنەوە بیکەسە سوڕەتی بەقەرە و لە پەنای گوێیا داینە وردە دەست لە ناوچەوانی دانی و هاوکاری بکە تۆ ئەبێ مێردێکی باش بیت لەبەر ئەوە تۆی خۆشەوێت و شتەکە لە دەستی خۆیان نییە چۆن بۆ ڕوونە کەسێک کە ئینفعالەکە لە دەستی خۆیان نییە جاری وایە کە تووڕە ئەبێت وەیە خێزانی تۆش ئێستا ئەم حاڵەتە لە دەستی خۆیان نییە کۆنتڕۆڵەکەی لای خۆی نییە هەوڵدا تا سەریێسقان لەگەڵ یان میهرەبان بە سەبرت هەبێت تەحەمولت هەبێت قسەی هیچ کەسێکش کاریگەریت لەسەر دروست نەکات خەڵک ئیمڕۆ ڕاستیەکەی خوانە ناسە زۆربەی خەڵک بە تایبەت ئەوانی کە دێن بینی خێزانەکان تێکەدەن خەڵکی ڕەنگە هەر لە خزم و کەس و کارە نزیکەکەت ڕەنگە بڵێ ئەوە هەتی تۆ چۆن لەگەڵان ژنەیاژی ئەوە چۆن تەحەمولەکەیت یا ئەوە بە ژنەکەت بڵێ باشە ئەبێ ئێوە نەیەڵن هیچ دەرگایە نەکەنەوە بۆ قسەی خەڵک نەیەڵن خەڵک تەداخولی ژیانتان کە گریمان ئێوە نەخۆشن باشە گریمان ئێوە نەخۆشیێکی قورستانی و پێویستان بە عیلاجە ئەبێ سەبرتان هەبێ لەگەڵم عیلاجەیە هەتا عیلاجەکە تەواو ئەکەن و خوای گەورە شیفاتان بدات بە قوربانم مامۆستا بە قوربانم یا ڕەبی خوای گەورە بتپارێزی خوای گەورە سەبەر و سەرفرازی دنیا و قیامەت بکە یا ڕەبی 2800 نەفەری تایە الله رب العالمین داوات لێ ئەکەین شیفای
ئەو خوشکەمان بیت ئازار و ناڕەحەتی لەو ماڵە هەڵگری خەندە و خۆشببختی و زەردەخەنە بۆ ئەم ژن و پیاوە بگەڕێنیتەوە. ئامین یا ڕەبی بە قوربانە مامۆستا یا ڕەبی خوای گەورە سەربەر و سەرفرازی دنیا و قیامەتت بکە.